ڕسمەکەش بگرین وڵا کاکە ژیاریەک ڕسمە. ئێمە وەکو لقی هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و ژمارەیەک لە ڕۆژنامەنووسانی هەڵەبجە ئەمڕۆ هاوغەمی خۆمانمان دەربڕی بە بۆنەی گیان لە دەستدانی هاوڕێمان و هاوکارمان ڕۆژنامەنووس کاکە هونەر کە دوێنێ بەداخەوە لە کاتی ڕووماڵی کاری ڕۆژنامەنووسی خۆیدا لە شاری ڕانیا گیانی لەدەستا. بەڕاستی ناکرێمە بیشارینەوە لێرە و لەوێ ڕۆژانە ڕۆژنامەنووسان لە کوردستانی لە هەرێمی کوردستانە دووچاری گرتن و تونند و تیژی و ئەشکەنجە و لێدان دەبنەوە. هەر لەم پێناوەشدا چەندین ڕۆژنامەنووس گیانی لەدەستداوە و چەندین ڕۆژنامەنووس لە ژوورە تاریکەکانی زیندانەکانە دەستگیر کراون بەبێ هیچ بەکارهێنان و مامەڵەکردنێکی یاسای ڕۆژنامەنووسی لەگەڵیانە. بەداخەوە ئەمە مایەی ناڕەزایەتی و ئیدانەکردنی ئێمەیە چی وەک سندیکای ڕۆژنامەنووسان لقی هەڵەبجەوە چ وەک ڕۆژنامەنووسانی کوردستان دەخوازین بۆ لەمە دووە ڕۆژنامەنووسان بەو شێوەیە دووچاری نەهامەتی و ناڕەحەتی و نەعەدالەتی نەبنەوە و بەردەوام بن لەسەر کارەکانیان. یا تاوانی ڕۆژنامەنووسان بریتیە لە بەدەستهێنانی زانیاری و گواستنەوەی هەواڵ بۆ هاوڵاتیان. ئەمەش بۆ ئێمە مای نیگەرانیە.